گەنجێک لە کاتێکدا کە گەنجێکی نوێژ خوێن بوو نوێژی دەکرد، بەڵام بەکاری خراپەوە گیرۆدە ببوو نەیدەتوانی وازی لێ بێنێت بە شێوازە کە زۆر هەوڵی دەدا، وەکو زۆر کەس ئێستا موسڵمانە و نوێژ دەکا بەڵام گیرۆدەی زۆر گوناه و تاوان بووە خوا پەناماندات. ئەو گەنجەیە ڕۆژێک کە قورئانی دەخوێندەوە گەیشتە ئەو ئاەتەی کە خوای پەروەردگار دەفەرمێت كذلك لنصرف عنه السوء والفحشاء إنه من عبادنا المخلصين. دربارەی یوسف پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت دەفەرمێ لە کاتێکدا کە خراپە ڕووی لە یوسف کرد، ئەو ئافرەتەیە ویستی خراپەی توش کات، بەڵام ئێمە خوای گەورە دەفەرمێ خراپە و خراپەکاریمان لە یوسف پێغەمبەر لادا. بۆچی؟ إنه من عبادنا المخلصين، چونکە ئەو لە بەندە هەڵبژێدراوەکانی ئێمە بوو، لە بەندە پاکەکانی ئێمە بوو، لەو بەندانەی کە مخلیص بوو، خالیسەن و مخلیسەن بۆ خوای پەروەردگاری خۆی دەژیا. بۆیە ئەو گەنجەیە ڕووی لە خۆی کرد و بیری کردەوە، گوتی باشە من تاوانم هەیە ناتوانم وازی لێ بێنم، بەڵام یوسف پێغەمبەر کە خراپە ڕووی تێکرد خوای پەروەردگار لێیلادا، بۆیە بە نەفسی خۆی گوت ئەگەر ئەمنیش بەندەیەکی خاوەن ئیخلاص بام و بەندەیەکی هەڵبژاردە و پاڵفتە بام بۆ خوای گەورە، ئەوە بەڕاستی خوای گەورە وەکو چۆن لە یوسفی لادا ئاواش خراپەی لە من لادەدا. بۆیە بەخۆی دادچۆوە لە حاڵێکی زوودا، لە کاتێکی زوودا هەوڵیدا خۆی چارەسەر کرد و گەڕایە و بەلای خوای پەروەردگار گوتی بەخوا ئەگەر منیش بەندەیەکی مخلیص بام دەی خوای پەروەردگار خراپەی لێ لادەدام، کەواتە با بەندەیەکی مخلیص بم تاوەکو خوای پەروەردگار خراپەم لێ